سلااو هاوران دیسانەوە منی هاتماین لە چەنەلی یوتیوبی چۆنیەتی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە پیجی فیسبووکی چۆنیەتی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت دیسانەوە هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆەکانی چۆنیەتی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزان ئەمڕۆ ئەمەوێ سایتێکی زۆر باشتان پێ بناسێنم کە ئێوە تەنها ئەتوانن بە سێرچکردن واتە بەگەڕان بە دوو شتێکە لە ئینتەرنێتە پارەی بەدەست بێن. لەوانەیە زۆر کەس لە ئێوە پرسیار بکەن کە چۆن ئەم سایتە بێت تەنها بۆ ئەوەی کە ئێمە سێرچ بکەین لە ئینتەرنێتە واتە لە دوو شتێک بگەڕین پارەی بە ئێمە ببەخشین. بەڕێزانم ئەو سایتە سایتی پریسێرچ سایتێکی وڵاتی یابانە. ئەو سایتەی ئەوێ بگەیتە ئاستی گوگل بۆ ئەوەی شەریکەکان بێن و ڕکلامەکانی خۆیان بدەن بەو سایتە. ئەو سایتەی ئەوێ بگەیتە ئاستی گوگل ببیت بە براندێک. بەڕێزانم گوگل هەروەکو ئەزانین گوگل یەکێکە لە سایتە جیهانیەکان کە لە ڕوتبەی یەکەمدایە واتە گوگل یەکەمە لە جیهانە چونکە گوگل زۆر شەریکە گەورەکان هەیە کە گوگل ڕکلامیان بووەکە و گوگل ئەتوانین بە تەعداوە برین کە گوگل یەکەم سایتی جیهانیە. بەڵام ئەو پریسێرچەش ئەیوێ بگەتە ئاستی گوگل بۆ ئەوەی زیاترین سێرچ زیاترین گەڕان لە دوو ئەو پریسێرچەی خەڵکانێک بێن و سێرچەکانی خۆیان لەناو ئەو سایتەی سێرچ بکەن و واتە لە ئینتەرنێتە لە دوو هەر شتێک بگەڕێن بێن ئەم بارنامەیە بەکاربینن بۆ ئەوەی بگەتە ئاستی گوگل. بۆ ئێمە هیچ فەرقێک ناکە چی لەو سایتەی بچین سێرچ بکەین یانیش بچین لە گوگلە سێرچی بکەین. فەرقەکەی ئەوەندەیە کە ئەو سایتە لە جیاتیەوەی کات و سێرچێکەکەی لەو سایتەی پارەت پێبەخشێ بەڵام گوگل پارەت پێ نابەخشێ. ئێمە ڕۆژانە چەندین جار لە گوگلە شتی جیاوە سێرچەکەین واتە لە دوو شتان نەگەڕین. جا باشتر وایە ئێوە بێن لەو سایتەی سێرچ بکەن چونکە لە جیاتی هەر سێرچێک هەر گەڕانێک ئەو سایتە پارەتان پێبەخشێ. واتە بۆ ئێمە فەرقی ناکات چی لێرانە سێرچی بکەن چی لە گوگل بەڵام جیاوازیەکەی ئەوەندەیە کە ئەو سایتە لە جیاتیەوەی کات و سێرچەکەی پارەت پێبەخشێ. بەڕێزانم بۆ ئەوەی بچین لەناو ئەو سایتەی ناونووسین بکەین لە گوگل کوڕمە سێرچەکەین پریسێرچ کاتێک کە پریسێرچت سێرچ کرد بەڕێزم کلیکەکەی چانێلەکە سابسکرایب بکەن زەنگولەی پێشتە دایگرن بۆەوەی هەر کاتێک من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. لە بەشی ڕجێستێرە لێرانە بەڕێزانم لێرانە دەی کلیک لەسەر ڕجێستێرەکەی ئیمەیلێکە دەیە بەڕێزم لێرانە لەگەڵ پاسوێردێک بخوت دانەی ئەو تیکەی داگری پڕەکەی لێرانە ئایم نۆت ڕۆبات هەلەبژێری ئەوجا لاگینەکەی. من پێشتر ناونووسینم کردووە بەڕێزانم کاتێکە لاگینت کرد دێ ئەو سەفحەیە کاتێک کاتی ئەو سەفحەیە بەڕێزم تەماشای ئێستا من ئەوەندە تووکەنم کار کردووە لێرانە ئەو سایتە پارەکەی تووکەنە ئەو سایتە کاتێک کە باش هاتە سەرەوە ئەو قیمەتی ئەو پارەکەش زۆرترە بێت و زۆرەچتە سەرەوە. ئێستا ئەو پارەیە بە تووکەنە واتە ئەتو ئەگەر 35 تا 40-50 سێرچی لەو سایتە بکەی $1 پێبەخشێ. بەڕێزانم بۆ نمونە شتێک لێرە سێرچەکەین بۆ نمونە من تەماشا لێرانە بکەن تەماشای پارەکەی بکەن بەڕێزانم ئەوە داوای چوونە ژوورەوەی ئەکە ئێخۆم دیسانەوە با چمە ژوورەوە ببورن ئەوە ئیمەیلی خۆم لەگەڵ پاسوێردەکەم دایە و ئەچمە ژوورەوە. بەڵێ بەڕێزان کاتێک کە تۆ دەی لێرانە شتێک سێرچەکەی تەماشای سەرەوە بکەن ئەو سەرەوە لێرانە پارەی ئەو پارەی منە ئیشم کردووە کاتێک کە تو سێرچەکەی تەماشا لێرانە بکەن ڕیفرێش کە یەکجا سەفحەکەی تەماشا هەروەکوە بینی لێرانە پارەکەی زیاد بوو. دیسان بۆیەوە شتێکی دی سێرچەکەین هەر شتێک کە ئەتوێ سێرچکە هیچ کێشەی نییە هەر شتێک سێرچکەی مشکلەی نییە کێشەی نییە. تەماشاکە لێرانە
یک جا صفحه که ریفرش کن ولی بارزانم هر وقت ببینن ایوه تنها با سرچ کردن و دوگران لدوشته که لانترنت اتوانم پاره به دست بینم جاچی لو ایشه آسان تر که ایوه تنها با سرچ کردن بتوانم پاره به دست بینم و تا او گرانه که روزانه با موبایل خود با کامپیوتر خود انجام ده لجیات یوی بچی لگوگل او شتانه لدوشتانه بگری وره لو سایتی لدوشتکان بگری و پارش به دست بینم لیرانه بشی مای اکانتا لیرانه مای اکانتی خوده لیران اکانت خود پیشانه ده کاتی که لسه پاره که کلیکه که دی او صفحه بارزم او صفحهش 1000 توکن کاتی که گشتی 1000 توکنی اتوانی پاره کت راب کشی دواتر بهترین اتو ایش که آسانه که پاره که چون لفظایت راب کشی و استامن 28 توکنم هیا کاتی گشتی 1000 توکن اتوان پاره که لفظایت راب کشی اوش تماشا که تا استاچن پاره مدرسه نوا هموی لجیروی نوسیا هموی لیرانه نوسرا چند کلیک میکردو و چند پاره مدرسه نوا هموی نوسرا لیره تماشا توانید چند کلیکی بکی صفحه هیا صفحه که زیاده که هر چیه پیشوا همو کلیک اکانت لیره دیاره بی ولی برای ما سایت که زور باشه هیوادارم نو سایتش بجدار بیم ایوه تنها با کلیک کردن و سرچ کردن اتوان با 30-50 سرچه که اتوانن $1 ایش کن و تلو سایتش بجدار بیم ایتر هر بسیار اکتن هبو لکامنت هبو بنیسن بچه هان جواب تانه دیم و خواتان اسپیرم خواتان لگل